چەند ڕۆژی ڕابردوو لە بەسڕا پاڵەوانتی سوپەری عراق بۆ کیک بۆکسێن ئەنجامدرا. چەند یاریزانێکی شاری سلێمانیش کە 4 یاریزان لەگەڵ ڕاهێنەرەکان لەوێ بەشدار بوون، دوانیان توانیان پلەی یەکەم بەدەست بێن و بگەنە هەڵبژاردەی عراق، دوانەکەی دیکەش پلەی دووەمیان بەدەست هێناوە. لە ستۆریۆ سپۆرت مەگەزین میوانداری ڕاهێنەر و یەکێک لە پاڵەوانەکانمان کردووە، دکتۆر هاویر عەبدوڵڵا ڕاهێنەر و وریا خالید پاڵەوان و یاریزانی هەڵبژاردەی عراق و بێگومان دکتۆریش ڕاهێنەری هەڵبژاردەی عراق. بەخێر بێن، زۆر سپاس پیرۆزە و ئەنجامە. هەمیشە دکتۆر هاویر بینیمانی لە ئاستی پاڵەوانتەکانی کوردستان و عراق و دەرەوەش هەم خۆت پاڵەوانی هەم یاریزانەکانیش پاڵەوان. دووهەمین پاڵەوانەتیمان بۆ باسکە چۆن بوو و ئێستا ئاستی کیک بۆکسێنیش چۆنە لە عراق؟ پێشەکی زۆر سپاسانەکەین بۆ ئەم بەسەرکردنەوەیە، سپاسی کەناڵی کورساتەکەین کە دایم بە سەرمانەکاتەوە ئێمەی لەبیر نەکردووە. ئەوەی ڕاستی بێت پاڵەوانتی سوپەری عراقیەکێکە لە هەرە پاڵەوانتە قورسەکان لەبەر ئەوەی ئەبێت ئامادەکاری جیاوازە، هەم بۆی بتوانانی بەشداری بکەی جیاوازە. یەکەم شت ئەبێت پلەی یەکەم و دووەم بێنی لەسەر ئاسی عێراق، ئەنجا بچیت تەسفیات بکەیت، پاشان لەگەڵ پاڵەوانی کێشی خۆت یاری بکەیت. بەڵێ ئەو خۆشبەختانە مەتوانیمان وەکو ئەو 4 کوردە کە بەشداری بکەین لە بابڵێن لە شاری سلێمانیەوە، شاری دووهۆکی دو یاریزانیان بەشدار بوو، شاری کەرکووکیش 3 یاریزانیان بەشدار بوو. بەس ئەوەی ڕاستی بێت کێشەکانی ئێمە زۆر ئاسان نەبوو، یاری قورسمان بەسەراها و بەڵام خۆشبەختانە پاڵەوانەکان توانیان جێی دەستی خۆیان بسەلمێن و بتوانن کە ئەنجامێکی زۆر باش و بەرچاو بێنن. هەتا ئەو یاریزانانەی کە پلەی دووەمیان بەدەستهێنا بڕوات هەبێ یاریزانێکم بەهۆی فاوڵێکەوە نەیتوانی یەکەم بێ، یاریزانێکم لەبەرەوەی خیبرەکە و جەوەکە جیاواز بوو بۆ ئەو تایسە لەو ئاسە بەرزیاری نەکرده بوو، هەرچی خەڵکی ئەو ناوە بۆ هاو ئەوەی دەمە بەڕاستی یاریزانێکی باشی لێ دەرەچێت کە ماوەیەکی کەمە یاریە کات و بگاتە ئەوەی کە لە بتوڵەی سوپەری عراق یاری بکات. بەس من لێرەوە دەستخۆشی هەم لە یاریزانەکانەکەم هەم لەو ڕاهێنەرانەی شاری سلێمانیەکەم کە هاوکارممان بوون. کاگوریا هەر لای خۆتە؟ کاگۆریا فترێک لای من یاریە کات و یەک دوو ڕاهێنەری تریشی هەیە، بەڵام لەبەر ئەوەی یاریزانی هەڵبژاردەی عێراق بێ هەر من سەرپەرشتی بکەم. جا باشە بە بین لای کاگوریا بەخێر بێی. زۆر سپاس. وەکو دکتۆر باسی کرد پاڵەوانتەکە لە ئاستێکی بەرزایە، بێگومان ئەوانەی کە پاڵەوان ئەتوانن بەشداریکەن. لەگەڵ کێ یاریت کرد و یاریەکە چۆن؟ سەرەتا سپاس بۆ میواندارەکەتان و سپاس بۆ بەرنامەکەتان. من وریا خالید یاریزانی کیک بۆکسینگ هەڵبژاردەی عێراق، سپاس بۆ خەبەمەوەی 4 ساڵە لەسەرێک لە ڕیزی هەڵبژاردەی عێراقم. ئەم پاڵەوانەتیە ساڵانە ساڵی جارێک ئەنجام دەدرێت، بەڵام ساڵی 2023 دوو جار ئەم پاڵەوانەتە کرایەوە کە تەسفیاتێک بوو بە بتوڵەی عالەم. منیش سپاس بخوا لە ساڵی 2021ەوە هەتاکو ئێستا لە ڕیزی هەڵبژاردەی عێراقام و هەموو ساڵەکان لەسەرێک توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم. ئەم پاڵەوانەتێکی زۆر قورسە کە تۆ بە چەند مەرحەلەیەک ئەگەیت ئەم پاڵەوانەتیانە. وەمش سپاس بخوا توانیمە پێی بگەم و لەو پاڵەوانەتەشە نەتیجەی باش بەدەست بێنم هەتا پاڵەوانەتەکانی دەرەوە. سپاس بخوای گەورە. ئەم ساڵیش کە بەشداریم کرد لەم پاڵەوانەتیە کە چوومەوێ وەزنیشم کرد و یاریزانەکەم یاری نەکرد و کشایەوە، لە یاری لەگەڵ نەکردم. تۆ کێشە چەنە؟ من لە وەزنی 67 یاریەکەم 67 کیلۆ لە ستایلی کەیوان کشایەوە یاری نەکرد. یاریزانەکەم کەشە یاری نەکرد. لە هین یاری لەگەڵ کرد لە با بڵێن 3 مانگ لەمەوە پێش لە پاڵەوانتی عێراقەوە، هەر لە سوپەری دووهەم. چەند سوپەر کراوە؟ ئەم ساڵ تایبەت 23 دوو سوپەر کرا، یەکێکیان وەکو مهرەجانێ بۆ کرا، ئیترکردانە بتوڵەکی سوپەر بۆ ئەم یاریزانانە زیاتر بەرێکەوتن بکەن و ئاسیاندا نەبەزێ. ئەنجا ئامادەمانەکردم بۆ پاڵەوانتی جیهان لە پورتوگال. ئیتر ئەوەی ڕاستی بێت ئەو یاریزانە هەمان یاریزان بوو کە لەگەڵ وریا دۆڕا ئیتر هات کێشیشی کرد، بەڵام دوای نەهاتە سەر حەلەبەکە. وریا پێم خۆش بوو و ئەکسەر بووە پاڵەوان یاخود حەزەکە یاری حەزمەکەیاریزان حەزەکە ئاسی خۆی تاقی حەزمەکە یاری کردایە، چونکە من تەواو خۆم ئامادە کرده بوو، تەنەها هەوڵوماندووبوونمدا بوو تا بگەم بە ئەوەی ئەو یاری بکەم. تەنشیفی وەزنم کردوانی وەزمدا بەزاندووە هیلاک بووم، حەزمە کرد یاری بکەم و ئاست و مستەوای خۆم زیاتر بزانم چه غەڵەتێک مێ بۆی لە پاڵەوانتەکانی دەرەوە ئەو غەڵەتانە دووبارە نەکەمەوە. ئێستا 3 مانگ پێش ئێستا لەگەڵ هەمان یاریزانە یاری کردبوو. بەڵێ ئەگەر بیر بێ ئەو کات خاڵی لاوازی ئەو چی بوو واتوانی لێ بەریتەوە و خۆش بۆ حازە کرد بوو کە زووتر لێ بەریتەوە ئەمجارە؟ بەڵێ ئەو یاریزانی کە پێشتری لێم بردوێتەوە لەگەڵ منە بۆ قاچەکان لە قاچە لاوازە ئەو
یاری من بەقا زیاتر خاڵی لێگرم لە کاتی هجومی دەستەکانیشە بە هەمان شێوە یعنی توانم بە سەریازاڵتر بم بەرامبەرەکەم وەکشایەوە لێم ئەم ساڵەگەر یاری کردایە هەڵمەدا زووتر تەواوی کەم یاریەکە لە بەرژەوەندی خۆم کۆتایی پێ بێنم بەڵام ئەگەری تر ماوە پاڵەوانی تر پاڵەوانی دەرەوە ئێمە زۆر گرنگە دکتۆر بەدەر لە عراق و پاڵەوان لە عراقا دروست دەکەین لە دەرەوە ئاسێکی باش پیشان بەر زۆر چی کراوە لە عراقا بۆ ئەمە ئەوەی ڕاستی بێدەم ساڵ کۆبنەوەیەکمان کرد لەگەڵ لەژنەی ڕاهێنەرانی عراق لەگەڵ اتحادی عراقی داوامان کرد کە ئەم ساڵ ئەو بتوڵانە هەڵ نەبژێرین کە ئاسی نزمە عراق لەوە تێپەڕێ لە ئاسی بەڵێ بەڵێ ئەوەی ڕاستی بێت مەسەلەن جارانە چوین ئەگەڕین لەو پاڵەوانەتی کە ئەزانین نەتیجەمانەوێ با پێ و ڕاست بۆ بێت بەشداریمانە کرد بەڵام ئەم ساڵ پرۆپۆزەلێکمان تەقدیم کرد چەند پاڵەوانەتێکی لە ساڵێکە 4 بۆ 5 جامی جیهانیە کرێتەوە 2 ساڵ جارێکیش پاڵەوانەتی جیهانە کرێتەوە ئەم ساڵ بەداخەوە ئەبوایە لە حەڤەی 12 بەشداری پاڵەوانەتی جیهان بکەین لە پورتوگال بەداخەوە یاریزانەکانمان 2 جار یعنی تووشی کێشەوە بوون ویزیان پێ نەدرا داوای حساب بانقییانەکە خۆتەزانی یاریزان هەیە لەوا چێنەی بێت تشتەکە کێشەکە ئەوە بوو خۆشم لەگەڵ قۆنسڵ 2 جا قسەم کرد پێوتی تەقدیم کەنەوە تەقدیمیشمان کردەوە کە تیان ڕەبزیان کردین بەداخەوە بەڵام اتحادی عالەمی وعدیەوەی پێمانداوە جارێکی تر چونکە زۆر گفتوگۆم لەگەڵ کردن ئۆلۆمپی عراق پرۆتۆکۆلێکی لەگەڵ ئیسپانیا بەڵام هەر لە ئەبێت چونکە ئێمە کتابمان لە وەزارەتی شەبابەوە برد کتابمان لە لەژنەی ئۆلۆمپی عراقیەوە برد بەڵێ و اتحادی عالەمی خودی خۆی خۆم لەگەڵ ڕئیس اتحادی عالەمی قسەم کرد یەک نامەی بۆ خۆی چونکە پورتوگال سەفارەتی نیە لێرە ئیتالیا هەڵەسێت بە ئیشەکانی لە ئیسپانیا هەڵەسێ هەمجار لە ئیتالیا هەڵەسێت بە لەگەڵ سەفیری ئیتالیا قسەمان کرد اتحادی عالەمی و فاتحەی کردوتی هەموو مەصرفێکی یەکێتی کیک بۆکسینی عێراق لەسەر ئێمە تەنها ویزیان پێ ببەخشن بەڵام بەداخەوە کە ئەوان دیتر هۆکارێک چییە نازانم بەڕاستی بەڵام لەمە دووە اتحادی عالەمی بەڵێنیان پێداین کە بۆ هەر پاڵەوانێتێکمانێ بەشداری بکەین ئەو کێشەیە چارەسەر بکات ئەوە یەکەم دووەم ئەو پاڵەوانێتی کە هەڵمان بژاردووە بەڕاستی پاڵەوانێتی قورسەکانە ئەم هەموو ساڵێک جامی جیهانی کرێتەوە لە تورکیایەکی کە لە هەرە پاڵەوانێتی قورسەکان کە ساڵی پار کاگوریا لەوێ هەم بەشدار بوو توانین 2 یاری بێتەوە بەڵام لە یاری سێم شکستی هێنا چونکە ئەو عەدەدەی کە لەوێ بەشداریەکە سەر 1500 یاریزانە بۆیە کسێرەکەی قاعەکە وەکو پاڵەوانێتی جیهانیش نییە پاڵەوانێتی جیهان لەوا چ 2 حەلەبە دانێت لەوێ 12یان دانا بۆم جارە ئەمەنەی پێ ئەچێ سیستەم هەموو سیستەمەکان بۆیە وتیمیکێک لەوانە بەشداری بین چەندیانەیەک ئەڕوات بۆ پاڵەوانتی بۆ کاسی جیهان لە هند بەداخەوە ئەو یانەکان ئێمە یانەکانمان ئەو ئیمکانەتی نییە کە بەتەواتی پشتمان بگرێ بتوانین بەشداری پاڵەوانتێکی ئەها پێ چونکە تێچووی هەیە بەڕاستی هەمومان نەزانین یانەکانمان هەمووی ڕوبەڕووی کێشەی ئابووریە بەڕاستی گلەیان لێ ناکەم بەڵام حەزمانە ئەکرێ ینی بۆ تیمێکی دیکە ئەو هەموو خەرجیەکان بۆ تاکچەکانیش دڵنیا بە ئەم پاڵەوانتێ بەشداریمان کردایە تەنها بە کوردەوە چونکە 4 تیمی عێراق ڕوات لە جنوب و بەغاوە نەتیجەی باشمانە بوو چونکە من ڕازگووە بووم ئەم پاڵەوانتیە بەخەدە و پاڵەوانتیانە خورزنین کە ئێمە ئەزانین مەسەلەن پاڵهەموو ساڵە جامی جیهان لە ئۆزبەکستان نەکرێت یەکێکە لە پاڵەوانە بەخواتەکان ئەوەی تورکیا یەکێکە لە بەخواتەکان هەموو ساڵە مانگی سێ لە نەمسا پاڵەوانتێکە کرێکێکە لە هەرە بەخواتەکان ئیتر بۆیە من بەڵێنمان وەرگرتووە کە بەرەوە ئەوانە بڕۆین چونکە خۆمان ئامادەکەین ساڵی 25 پاڵەوانتی جیهان لە ئیماراتە نزیکی شەوە باشوانین بەشدار بین و هەموو ساڵێکیش کە لەوێ پاڵەوانت هێبێت اتحادی ئیماراتی خۆی سپۆنسەرمانەکات ینی هاوکاری باشمانەکات ئەوە شتێکی باشە پرۆتۆکۆلێکیشمان هەیە لەگەڵیان هیوادارین ئەم ساڵ ئەگە بتوانین بەشداری ئیشی بۆ بکەن ئەبێ لە ئێستاوان بۆ کردووە لە ئێستاوە بەڕاستی لەگەڵ ڕاهێنەرەکانی اتفاقمان کردووە ئەوانەی کە تەمەنیان تۆزێک هەڵەکشێ چەنێ ئاسیان بەرزە پاراسی پێ بڵام ئاسیان زۆر بەرزە بەڵام ئێمە گە حسابی 2 ساڵی تر پێم بۆ ئاسە نامێنەوە بۆیە فۆکسمان خستۆتە سەر 4-5 یاریزانی لاو کە لێ ئەبینین ئەمانە ئەگەری هەیە نەتیجەمان بۆ بێنن بۆیە وەکو استثمارێک لەو 4-5 یاریزانە تەرکیزی تیا بکەن کاگوریا لە ماوەی ڕابردووە چەند ساڵی ڕابردووە چەند پاڵەوانەتی قورسی کردو وەکو دکتۆر باسیەکە لە کام پاڵەوانەتیانە بەشداری کردوتەوە من لە پاڵەوانەتەکانی نەوخۆ عێراق بەدەر لە ناوخۆ و پاڵەوانی عێراقی
لە پاڵانەتی ئاسیا بەشداریم کردو لە وڵاتی تایلند بەڕێوە چوو سپاس بۆ پلەی سێم وەدەستێنا لە پاڵانتی کاسی جیهان لە تورکیا بەشداریم کرد لەوێ بەداخەوە نەمتوانین نەتیجە بەدەست بێنم لە پاڵەوانتی عەربی ئاسیا بەشداری ماکردو لە پاڵانتی عەربی بەڵێ سێ جار بەشداریم کردووە ساڵێک لە سووریا کرا بەشداریم کرد ساڵێکان لە دوهۆ کرا و ساڵی پێاخیریش لە سلێمانی 2023 لەو پاڵەوانتیە بەشداری کرد چەند یاری کرد لەگەڵ چی یاری کرد باسی ئەو بکەین چونکە پاڵەوانتەکە دەستگای میدیای کورساتیش سپۆنسەری یەکێک بوو لە یاریەکانی مین ئیڤێنتەکە ئەوەی بێگومان لە یەکەم یاریم لەگەڵ یاریزانێکی جەزائیری بوو سپاس بۆ توانیم سەرکەوتن بەدەست بێنم و لە یاری کۆتاییشدا لەگەڵ یارزانێکی مەغریبی بوو ڕاستی یاریەکی زۆر قورس بوو یعنی بەجددی یاریەک بوو تا ئێستا یاریەکی وا قورسم لەگەڵ یارزانێکی وا باشە نەکرد بووە و سپاس بۆخوا توانیم ئاستێکی زۆر باش پێشکەش بکەم بە هەوڵ مادوونی مامۆساکانمە سەرکەوتم لەو یارەشە بەدەست بێنم و ببم بە یارزانی عەرەب پاڵەوانی عەرەب زۆر گرنگە کوردەکان کە ڕوبەڕووی یاریزانی وڵاتێکی دیکە بنەوە ئەو متمانەیە هەبێکە لای وریا هەیە ئەوانی شەر وەکو ئێوە مەشقوڕاهێنان لەوانەیە لە شێوازی مەشقوڕاهێنانەکان جیاوازی هەیە بەڵام خیرەتی یاریزانە کوردەکان دکتۆر ئەوەی کە تۆ ئەیبینی جیاوازە و ئەتوانن ئیشتیا بکەین ئەوەی لە هەواڵ یەکەمە باسی نامەمان کرد لەگە پاڵوانێکی کۆریای باشوورە هەر سێ جەولەکە یاری لەگەڵا کرد زۆر باشیش یاریە کرد من یەک پێشەکی حەزەکەم لێرەوە دەستخۆشی لە کاکەنامۆ بکەم بەڕاستی ئەوەی کە کردوێتی جێ شانازیە زۆر دڵم خۆشە بەبرنەوەکەی ئەو لە پاڵەوانتی کە بەشداری کردو یەکێکە لە دوو پاڵەوانی هەرە گرنگەکانی جیهان کوردێک بگاتەوە ئاسەجی شانازیە بە هەمومان بەڕاستی من دەستخۆشی لێکم ئاسەکەشی کە پێشکەشی کرد زۆر جوان بوو بەرامبەرەکەشی بەهێز بوو هیوادارم لەو ئاسە بمێنێتەوە و بتوانێت بەرەو زیاتر بڕات چونکە تەسەوڕ ئەەکەم ئەگەر لەوێ بەردەوام بێت لەوەن بەشداری بێت بەشداری بە بەجاری داهاتوو تەسەوڕ ئەەکەم ینی ببێتە ئایکۆنێکی کوردی بێگومان بەرەو UFC ئەوانە بڕات دکتۆر لە کیک بۆکسێنە و لە ستایلەکە جیاوازەکانە تایلەندیش بە هەمان شێوە لە هونەربەرگەکان زۆر باشە ئێوە ئەم پاڵەوانانە کاکەوریا و ئەوانەی دیکەش نانێرنە تایلەند بۆ ساڵی تازە چی بکەن لەسەرەوە ئەم ساڵ کۆتایی ئەم ساڵ لە 24 لە 24 آخر ئۆلۆمپیات هەیە ئەم ساڵ ئەبوای مانگی سێ بڕۆینای با بڵێن دەورەیە لایبی ئاسیوی کە لە هەر لە تایلەند دەکرێت وا بڕیار بوو مانگی سێ لەبەر ئەوەی ئۆلۆمپیات هەیە خستیانە دوای ئۆلۆمپیات مانگی 11 ئێستا دوێنێ لەگەڵ اتحادی ئاسیوی قسەمان کرد تەجیلیان کردوتە دوای ئۆلۆمپیات کە مانگی 11 ئەکرێت لەوێ جەوەکەش خۆشە پرۆپۆزالێکمان تەقدیمی اتحاد کردووە عادەتەن ئەم دەورە ئەلعابەتان لەژنەی ئۆلۆمپی هەڵەسێ بە سپۆنسەرکردنی یان لەسەر اتحادی عراقی نییە بەڵام کێشەکەمان چییە مەسەلەن لەژنەی ئۆلۆمپی دێت ئەڵێ من 4 وەزنمەوە 5 وەزنمەوە محددمانەکات بەو کێشانەی کە ئەمانەیە بەشدار بین پێیە باشە خۆشبەختانە ئەو ساڵی کە ئەمان ڕۆشتن زۆرێکیان مەدالی باشیان هێنا و یاری زۆر باشیان کرد و ئاسی زۆر پێشکەوتوی ینی 5-6 ئاڵتونمان هێنا 5-6 زیومان هێنا 3-4 برۆنزمان هێنا کە یاریەکان زۆریش بوو ونەوە بڵێ پاڵەوانتێکی ئاسانە خۆش ئەگەر ئۆلۆمپی ڕێمان پێوە دڵیان میزانی هەیە ئەو ئەنجامێکی زۆر باش بۆ عێراق هێنین ئەمە داوا دوو ماسکێت تەدریبیم کردووە یەکیان لە تورکیا چونکە هەر لەگەڵ اتحادی تورکی اتفاقمان کردوون ماسکەرێکی مشتەرەک بکەین لەگەڵ هەڵبژاردەی تورکیا و پاشان دامان ناوە بڕۆینە تایلەند پێش بتوڵەکە لەبەرەوەی ئێمە ئەگە دوو ماسکەرە هەر یەک تکسەکە بۆ ئێمە هەر ئەڕۆین لێ ماسکەرەکەکەن و پاشان بەشداری پاڵەوانتەکەشەکەین ئیتر بەڵام لەسەر ئەوە ماوە عادەتەن مانگونیوی پێشەوە ئۆلۆمپی عێراقی دانیشێت عددمانێتێ ئەڵێ مەسەلەن یەکێتێکی بۆکسین لەبەرەوەی ئەنجامتان هەیە بۆتان هەیە بۆ نێریزانەوە بەشداریکەن ئێمە پاڵەوانمان هەیە وەکو کاکەوریا ئەوانەشی کە لە بەسڕە بەشداریان کردبوو چیە بوون دکتۆر یاریزانەکان با ناوەکانیان من حەزەکەم باسی کوردەکان بکەم پێشەکی من بە 4 یاریزان بەشداریمان کرد کە ئەویش کاگوریا لەگەڵ کاک شاهۆز و کاک بێرون و کاک ڕێبەر کاگڕێبەر لە کێشی 75 خۆی کێشی 70 بوو بەڵام توانیم کە فرسەتەی بۆ بدۆزمەوە لە 75 جاریکە ڕاستە کێشیان فەرقی هەبوو بەڵام ماشەڵڵا ئاسێکی زۆر باشی پێشکەش کرد بە هەمان شت کاک بێرون لە کێشی 50 کیلۆگرام فول کۆنتاکت کە توانی ئاسێکی زیاد لە حەد بڕواتە بێ هەتا ئاخر لەحظە براوە بوو
بەڵام بەهۆی خەلەلێکی کڵاوەکەیەوە ئەوە تۆزە سەری داگرت حەکەمەکەیەک سەر بۆی ژمار یعنی هەر نەزەڕبەی بەرکەوت بوو نە هیچ بەڵام کەمی خیبرە ئەو شتانە ڕوئەیات بەڵام خۆشبەختانە دڵنییا مام جارە بچێتەوە بە دڵنیایەوە چێتەوە هەڵبژاردەی عێراق ئەمە باسی یارزانە کوردەکان بکەین چەندین یاریزانمان هەیە کە لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق پاڵەوانی ئاسیایە تقریبان 4-5 ئاڵتونمان هەیە لەسەر ئاستی ئاسیا بەڵامدا ئێمە کە ئەڕۆین حەوت سیستەمە یەک کەهین نییە مەسەلەن هەمانە لە فول کۆنتاکت هەمانە لە کەیوان جیاوازن بێگومان بەڵێ ئیتر بە گشتی یا شەشەیە حەوتمان هەیە ئاڵتونمان هەیە این باشمان هەیە کاگوریا وەکو دوا پرسیار بۆ تۆ پێشەوەی بگەڕم لای دکتۆر با قورسترین یاری ژیانی خۆت ئەگە بیرە بێ چی بووە و چه خەونێکت هەیە بۆ داهاتوو قورسترینی یاریم کە کردبێتم لەگەڵ یارزانی مەغریبەکە بوو باشە وی شەڵا لە داهاتوشتا شەڵا ئامان جاواتمان هەیە بگەین بە پاڵانەتەکانی دەرەوە لە کۆمپانیا گەورەکانە یانی خۆمە ببینەوە و بەشداری ئەو پتۆڵە جیهانیانە بکەین ئینشاءڵڵا دەستکەوتێکی باش بە وڵاتەکان بەدەست بێنین انشاءڵڵا زۆر سپاس دکتۆر دوهامین وتی تۆ لەسەر وەڵا هەر ئیزافەتەن بۆ قسەکەی کاک وریا هەڵبژاردەی مەغرب یەکێکە لە هەرە هەڵبژاردە بەقوتەکان لەسەر ئاستی جیهان ئەگە بە تیمی یەکەم نەبن دووەمە بن ئەمانە بەهێزن بۆیە ئەو یاریزانەی کە کاگوریا بەرامبەر یاری کردو بوو 15-0 بوو 15 یاری بردو بۆ هیچ نەدۆڕانی نەبوو ینی بەهینی ڕاهێنەرەکەی خۆی کە ڕەفیقا وسوی ناوە ئەم توانی لێبەرەوە ڕێکۆردی ئەم کەمتریشە بەڵێ نێودەوڵەتی ئەم کەمترە زۆر مقارنەتەن بەو ئەو لە گلۆری یاری کردو بۆ کە سێرمان کردیان گلۆریەکێکە لە تۆپەی نەکات بەس خۆشبەختانە کاگوریاتوانین سەرکەوتوی بەسەری بەنسبەت دواوتەم بۆ بەرنامەی جەنابەت زۆر شت هەیە حەزەکەم کە بەڕاستی هەنێ زانیاری بم بۆ خەڵکی کە ئەم یاریاکات من ڕێزم هەیە خەڵکانێکی زۆر ئەم یاریاکات ئەو شتێکی زۆر دڵخۆشە بەڵام حەزەکەم بێنە سەر ڕێڕاستەکە ئەو یەکێتی ئیستا نزیکەی 160 یەکێتی کیکبۆکسینی جیهانی هەیە زۆرە یعنی هەر مەجموعەی وڵات کۆبوونەتەوە ئیتحادێکیان داناوە کە بەڵام کامی معتەرەفە لەلایەن IOC-ەوە تەنها واکۆیە عێراق لەگەڵ ئەوایە ناتوانێت لەگەڵ ئەوانە بێت بە ئەمری لیژنەی ئۆلۆمپیە بۆیە ینی حەزەکەم ئەوانێک کە یاریەکەن ڕاستە ئێستا مەسەلەن یاری هەیە ئیتحاد هەیە سەرەکەی بە دوو یاری خۆم یاریم کردووە لەوانە با من نەڵێم ئەو واو من وە بە دوو یاری بۆتە پاڵەوانی جیهان ئەڵێم پاڵەوانی جیهان پاڵەوانی جیهانم بەڵام پاڵەوانی جیهانەکە ڕاستەقینەکە ئەوەیە وەرە واکۆ وەرە بزانە بە چەند مەرحەلەیەکە ڕوابڕۆسی سیستەمەکەی کە وەرە بەرنامەیەکە ناوی سپۆرت داتایە چەند یاریت کردووە چیت کردو هەموو ڕێکۆردە یعنی پێویست ناگومان دکتۆر دەست خۆش بۆم زانیاریانە ئەمە زۆر گرنگە یاریزانان تێبگەێنن کام ڕێگەی ڕاستە بۆ گەیشتن بە لووتکە ئاستێکی ڕێگا ڕاستەکە ئێستا من یەک نمونەی بەسیتی شتە دەمێ یاریزانمان هەیە لە شاری سلێمانی پاڵەوانی جیهانە باسی ئاسی ناکەم بەڕاستی پێ بڵێم ئاسیان زۆر باش بەڵام وەرە لە پاڵەوانمان هەیە سێمی ئاسیا بوو بەڵام لە بەغا ماگانە هەتا ماوەی 2 ساڵ معاشی بۆ بردرێتەوە بۆ ئەمە ڕێگا ڕاستەکەی بەڵام تۆ لێرە پاڵەوانی جیهانی هیچ بۆ نەکراوە یعنی پێم خۆشە حەزەکەم خەڵکەکە هەمووی بزانێت چیەکات بگومان ئێوە شارەزاییزان زیاترە لەو بابەتە ئەکرێ و یاریزانانی ئایانەیە ڕێگە باشەکە بینن پرس بە ئێوەکەن سپاسانەکەم سپاس بۆ ئامادەبوون لە باشتر و لە سەرکەوتنی گەورەترابتان زۆر سپاس